بینەرانی ئازیز لەم بەشەی لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین لەژێر ناوی مارکس چۆن دێڕوانیە سزای ئێدام و ژیانی ئینسان لە نووسین و ئامادەکردنی پەیمان. 170 ساڵ لەوە پێش واتە لە ساڵی 1853 مارکس نووسراوەیەکی کورد بەڵام گرنگ و پڕبایەخی سەبارەت بە ئێدام نووسی. لە نێوان سەرجەم نووسراوە و بەرهەمەکانی مارکسدا ئەم نووسینە پێدەچێت تاکە نووسراوەی ئەو بێت کە بە تایبەتی لەبارەی پرسی سزای ئێدام نووسیوێتی. نووسراوەکەی مارکس ئیلهامی لە بڵاوبوونەوەی بابەتێک وەرگرت سەبارەت بە ئێدام کە لە ڕۆژنامەی تایمزی لەندەندا بڵاوکرابووەوە. نووسراوەکەی مارکس سەرەڕای کورتبوونی بەڵام زۆر بەباشی تێڕوانینی ئەوەی بۆ پرسی ئێدام مەبەستی سزادان و هۆی دژایەتی لەگەڵ ئەم سزایە بەتایبەت بەڕێوەچوونی لە بەرچاوی گشتی نیشان دەدات. پێناچێت مارکس لە کاتی ئامادەکردنی ئەم نووسینە لە پێشدا بیری لە نووسینی بابەتێکی وهای لە پەیوەند لەگەڵ سزای ئێدام کردبێتەوە. مارکس ئەم نووسراوەیەی لە شاری لەندەن 3 ڕۆژە پاش راپۆرتەکەی ڕۆژنامەی تایمز نووسی و چەند حەوت و دواتر لە فێڤێریەی 1953 لە ڕۆژنامەی نیویۆرک دیلی تریبۆن بڵاو کردەوە. ئەمە لە قۆناغێکدا نووسراوەکە سزای ئێدام لە ئینگلیستان بەرەو کەمبوونەوە دەچوو. نیوەی سەدەی 19ەم بەپێی یاسایەک کە تا ساڵی 1915 بناغەی بەڕێوەبردننی حکمی ئێدام بوو، 220 دۆسیە تا کۆتایی سەدەی 18 دەبوو سزای ئێدامیان لەسەر بەڕێوە بچێت. زۆربەی تاوانەکان بە مەبەستی پاراستنی کەرتی تایبەتی دەوڵەمەندان و سەرکوتی ئەوانەی دەست درێژیان کردوتە سەر بەشەکان ناو لێبراوە. هاوکات دزی، ساختەکاری، فێڵبازی، خیانەت و سیخۆڕی و لە زومرەی ئەو تاوانانە بوون کە سزای ئێدامیان بەسەردا دەسەپا. بەڵام ڕێژەی ئەم سزایانە لە دەیەی سەرەتایی سەدەی 19ەم لە ئینگلیستان بە شێوەیەکی هەستپێکرا و بەرەو کەمبوونەوە ڕۆیشت. لە ساڵی 1961 ڕێژەیەکی بەرچاو لە تاوانەکان لە هەوڵێکی هاوبەش لە ڕیزی سزای ئێدام دەرباز کران بە جۆرێک کە تەنیا 5 تاوانی خیانەت، کوشتن، سیخۆڕی، ئاگرتێبەردانی کارخانەی کەشتی سازی سەڵتەنێتی و دزی و توندوتیژی و ببورن توندوتیژی دەریایی لەو ساڵەدا بەرەو ڕووی سزای ئێدام دەبوونەوە. نووسراوەی تایمز و وڵامی مارکس لە نووسینەکەیدا بە ئاماژە بە راپۆرتی تایمز دەست پێ دەکات. لە راپۆرتی تایمزدا هاتووە کە ئەم باوەڕە بوونی هەیە کە دەست بەجێ پاش بەڕێوەچوونی حکمی ئێدام لە بەرچاوی خەڵک شایەتی کۆمەڵێک مرگ دەبین کە بەهۆی خۆهەڵواسینەوە ڕوودەدەن، چەقۆکوژی و چەبەهۆکاری بە هەڵکەوت. نووسەرەکەی تایمز هۆکاری ئەم دیاردا دەگەڕێنێتەوە بۆ کاریگەری قوڵی ئێدامی ئەو جنایەتکارانە کە لەسەر بیرروزەینی نەخۆش و ئەو کەسانەی بینەرن دایدەنێت. مارکس نووسینەکەی بەوە دەست پێ دەکات و دەست بەجێ نووسەرەکەی تایمز دەداتە بەر ڕەخنە بەم پێیەی کە ئەم هەڵسوکەوتە لە کۆتاییدا بەلایەنگری لە ئازادی کردەوەی ئەو جەلادا کۆتایی پێدێت و سزای ئێدام وەکو دوایین داواکاری کۆمەڵگا دەناسێنێ و ڕەوابوونی پێ بدات. مارکس لە درێژەی نووسینەکەیدا بە ئاماژە بە ئامارێک کە 2 ڕۆژ پێش نووسینەکەی خۆی لە مۆرنینگ ئیدۆیز تایز بڵاو بوویەوە و بە لێکدانەوەی ئەو تێدا منتقی خوێنینی تایمز دەخاتە ژێر تیری ڕەخنە. ئەو ئامارە باس لەو مەرگانە دەکات کە لە ماوەی 43 ڕۆژدا لە ساڵی 1949 بڵاو بووتەوە. مارکس بەپێی خودی ئەو ئامارە دەڵێ هەر بۆ جۆرەی کە نووسەرەکەی تایمز تائیدی دەکات ئەو مەرگانەی کە بە دوای ئێدامە گشتیەکاندا ڕوویانداوە تەنیا بە هۆکاری خۆکوژی نەبووە، بەڵکو حاڵەتگەلی لە بێڕەحمانەترین کوشتنەکان لە خۆ دەگرێت. هەر لێرەدا کە لێکدانەوەی سەرەکی مارکس لە دژایەتی لەگەڵ سزای ئێدام دەردەکەوێت. لە ڕوانگەی مارکسەوە سزای ئێدام نەک لە درێژماوە تەنانەت لە کورتماوەشدا ئیمکانی بەرگری لە دووپات بوونەوەی کوشتن لە کۆمەڵگای پێناگیرێت.
مارکس هەر لەم نووسینەدا ئاماژە بەوە دەکا کە بەڵگە مێژوویەکان پێمان دەڵێن کە لە سەردەمی قابیلەوە تا ئێستا سزای ئێدام نەتەنیا نەبووەتە هۆی چاکسازی و تەمێکردنی مرۆڤ بەڵکو تەنانەت ئاکامی پێچەوانەشی هەبووە. مارکس لەم نووسینەیدا بابەتێکی گرنگی دیکە دێنێتە پێشەوە بەگشتی دەڵێن کە یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی سزای ئێدام ئەوەیە کە کۆمەڵگا ئەزموون لە چارەنووسی ئەو کەسانە وەربگرێت. مارکس بە ئاماژە بەم مەسەلە واتە ئەوەی بە لێکۆتەی چاکسازی و تۆقاندن لە پەیوەند لەگەڵ سزا ناوی لێ دەبرێ ئەم پرسیارە دێنێتە گۆڕێکە ئێوە بە چه ئیزنێک مافی ئەوە بە خۆتان دەدەن کە خەڵکی دیکە سزا بدەن. لێکۆتەی تۆقاندن لە ڕێی سزادانەوە هەر لە دێر زمانەوە و لە ڕژیمە یەک لە دوای یەکەکاندا هەبووە و تا ئێستاش درێژەی هەیە و خوازیارانی تایبەتی خۆیشی هەیە. ئەوە ڕوونەکە مارکس بنەمای سەرەکی ئەم مەسەلە لە شوێنێکی دیکە دەبینێت و خۆی لە لێکدانەوەی هەڵە و ناواقعی دەپارێزێ. ئەو لەم نووسینەدا بەهێنانەوەی وتەیەک لە هێگڵ کە بە جۆرێک داڕشتنی وشک لە ڕوانگەی کانت لە بواری کەرامەتی لاوەکی ئینسان دەزانێ هێرش دەکاتە سەر ئیدئۆلۆژی ئاڵمانی کە پێگەی تاوانبار لە ئاستی ئیرادەیەکی ئازاد و سربەست بەرز دەکاتەوە و بەم شێوە وابەستگی تاوانبار بە کۆمەڵگا و پرسە ئابووری کۆمەڵایەتیەکان لە بەرچاو ناگرێت. پرسێکە دواتر بووە بابەتی سەرەکی تاوانناسی مارکسیستی. ڕوانینێک بۆ پرسی مافناسی مارکسیزم. مارکس خوێندکاری بەشی مافناسی و باوکی پارێزەری دادگا بوو. بەم حاڵەشەوە لە نێوان بەرهەمەکانی مارکسدا بە کەمی دەتوانرێ بابەتێکی پوخت و داڕێژراو لەسەر بنەمای پرسی ماف بەرچاو بکەوێت. بۆیە پرسی بنەمایی ماف لە فەلسەفەی مارکسدا دەبێت لە ڕێگەی ئەندیشە و تێڕوانینەکانیدا خوێندنەوەی بۆ بکرێت. لە ڕوانگەی مارکسەوە هۆکاری سەرەکی هەموو ئەوانەی کە بە ژێرخانی کۆمەڵ ناوی لێ دەبرێ ڕاستیەکانی ژیان و ئەو پەیوەندیانەیە کە بەرهەمی سازوکاری ئابووری کۆمەڵایەتین. ئەمانە ئەو هۆکارانن کە ژیانی فیکری مرۆڤەکان، وشیاری، ناکۆکیە ئەخلاقیەکان، بایەخە کۆمەڵایەتیەکان، سیستمی یاسایی و چۆنیەتی ماف و ئازادیەکان پێناسە دەکات. وتەیەکی بەناوبانگی مارکس لە ئیدئۆلۆژی ئاڵمانی دەڵێ هێندێک کات ئەوە مرۆڤ نییە کە ژیان دیاری دەکات بەڵکو ژیان و بوونی واقعی ئەوانەکە وشیاری مرۆڤەکان شکڵ پێدەدات. لەم ڕوانگەوە مافی مرۆڤ و هەموو ئەو یاسایانەی لەم بوارەدا پێناسەکراون هەموو دەبێ بەرهەمی مێژوو ئەو خەباتە بێکە لە پێناویدا تێکۆشان کراوە. هیچ جۆرە چوارچێوەیەکی دیاری کراو لە مافیا ئازادی ناتوانرێ بە شێوەی سروشتی و لە پێشدا داڕێژا و پێناسە بکرێت. بە پێڕێنماییەکانی مارکسیزمی کلاسیک تاکە ڕاستی بنەمایی و سەرەکی کە هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی لەگەڵی ڕوبەڕوو بووەوە بارودۆخی مادیەکە ئینسانەکان لە قۆناغی سەرەتایەوە لە ناویدان. هیچ گەڵاڵە و ئیدەیەکی لە پێشدا داڕێژاو بۆ ئەو مرۆڤانەی کە لە کۆمەڵگایەکی ڕوت و بێ کولتور، ئەخلاق، بایەخە کۆمەڵایەتیەکان یەکتریان دۆزیوەتەوە لە ئارادان نەبووە. بە لێکدانەوەی لوک فرۆیتێر نووسری بەرهەمی دەربارەی ئەندیشەکانی ئاڵتوسەر لە ڕوانگەی ماتریالیستەکان وتنی ئەوەی کە خەڵک خاوەنی خصلەتی دەرونین کە بە هەر کام لە ئێمە وەکو جۆری مرۆڤ پەیوەندی هەیە وەکو پێگەی تاکە کەسی، ماف، ئازادی، ئینسانیەت، بەڵێن و هیتر بابەتێکی هەڵخڵێنەر و درۆینەیە. بەم پێیە هیچ مافێکی سروشتی و زاتی ناتوانرێ بوونی هەبێت. هەموو ئەو ماف و ئازادیانەی ئەمڕۆ ئێمە دەیان ناسین و بەرگری لێ دەکەین تەنانەت بەنەماییترینی ئەوانە کە مافی ژیانە بەرهەمی خەبات لە ڕەوتی مێژوو و پاشەکشە بۆ پێکهاتانەیە کە لەسەر بنەمای سەرکوت و دەسەڵات ڕاوەستاون. مافی ژیان و هەڵوشانەوەی سزای ئێدامیش ناتوانێت لە دەرەوەی ئەم باسە بێت. ئەمڕۆکە ئێمە مافی ژیان وەکو بنەماییترین ماف دەناسین بە واتای کە
ماف و ئازادیەکانی دیکە لەژێر کاریگەری ئەم مافە سەرەتاییەدایە. بەڵام ئایا هەمیشە بارودۆخ وهایە؟ بۆ وێنە لە کۆمەڵگایەکی کۆیلایەتیدا چۆن دەکرێت باس لە مافی ژیان بکرێ؟ لەلایەکی دیکەوە پەسەندکردنی مافی ژیان بۆ مانای ئێمە ئەمڕۆ دەیناسین بەرهەمی سەردەمی ڕۆشنگەری و ڕواندنەوەی ئەو خەیاڵانە بوو کە گیان و ژیانی مرۆڤی تایبەت کردبوو بە خواوەند. کەواتە پێک هاتنی مافی ژیانی بابەتێکی تەواو عەینی و مێژوویە و ناکرێت لەگەڵ هیچ مانایەکی نامۆی دیکە وەک کەرامەتی زاتی مرۆڤ گرێ بدرێت. ئەگەر بگەڕێنەوە سەر بەڵگەکانی مارکس لە بابەت دژایەتی لەگەڵ حکمی ئێعدام دەبینین کە مارکس لەو نووسینەدا هیچ باسێکی لە کەرامەتی زاتی ئینسان یان دەستەواژەی لەو چەشنە نەکردووە. لە کاتێکدا بە تایبەتی بە بەکارهێنانی دەستەواژەی کەرامەتی ئینسانی ئاشنایە و هەم لەم نووسینەدا لەو شوێنەی دەگەڕێتەوە بۆ ڕوانگەی کانت ئاماژەی پێداوە. لەلایەکی دیکەوە لە ڕوانگەی مارکسەوە خوازیارانی سزای ئێدام ناتوانن وڵامی ئەم پرسیارە بنەمایە بدەنەوە کە بە چه هۆکارێک بەهۆی ئەوەی کۆمەڵگا و تاوانباران ئەزمون وەربگرن دەبێ بەهرە و ئەزمون لە کوشتنی تاوانباران وەربگیردرێ. تاوان دیاردەیەکی کۆمەڵایەتیە و بەرهەمی کۆمەڵگایەک کە تێدا گەشەی کردووە. بەڵام کۆمەڵگا بەجێ ئەوەی بەرپرسیارەتی خۆی لەم بارەوە هەڵبگرێت هەوڵی ئەوەیە بە کوشتنی تاوانبار بە جۆرێک نیشانی بدات کە ئەو ئەرکی خۆی لەم بارەوە بەجێهێناوە. لە حاڵێکدا تاوان لە بۆشاییدا ڕووی نەداوە و تاوانباریش ئیرادەیەکی سربەخۆی لەم بارەوە نەبووە. پێدەچێ نەک تەنیا لە لێکدانەوەی ئەو تاوانانەی بە سزای ئێدام کۆتاییان دێ بەڵکو لە تاوتوێکردنی تاوانەکانی دیکەشدا ڕەتکردنەوەی لێکدانەوەی لاوەکی گرنگترین و سەرەکی ترین ڕێنوێنی تاوانناسی مارکسیستی بێت. ئێستا لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا دەبینین کە کردارێکی جەنایەتکارانە و نامرۆڤانە بە ئاشکرایی و بێ پریگانەوە و ڕێزدانان بۆ ژیانی ئینسانەکان بە ناوی سزای ئێدام بەڕێوە دەچێت. پاساوی ئەم دەسەڵاتە جەنایەتکار و ئینسان کوژەش هەر ئەوەیە کە نەیارە سیاسەکانی و کەسانی دیکە بە پاساوی دیکەی جۆرە و جۆر و بە شێوازی جۆرە و جۆر ئێدام دەکات بەناو بۆ ئەوەی ببنە پند و ئیبرەت بۆ کەسانی تر. هەروەک لە خودی بابەتەشدا ئاماژەی پێدراوە ئەو کات لە کۆندا ئەو حکومانە ئاکامی پێچەوانەیان هەبووە و بکەرانی نەیانتوانیوە مەبەستی خۆیان بپێکن. لە ئێستادا هەروایە. بۆیە بە دڵنیاییەوە کۆماری ئیسلامیش قەت ناتوانێ ئاکامی جێی سەرنجی لەو کردارە درڕندانەیە وەربگرێت و بە پێچەوانە زۆر بە توندی بە دژی خۆی دەشکێتەوە و وەک دەسەڵاتە دیکتاتۆری و سەرەڕۆکانی پێش و بەرەو مەرگ و نەمان پاڵی پێوە دەنیێت.